هێزەکانی عێراق لەبەری باکووری شاری موسڵەوە پێشڕەوی دەکەن بۆ هێرشبردنە سەر مۆڵگەکانی داعش لە شارە کۆنەکە. شەڕبانانی کوردی سووریا یەپەگا پێشوازی لە بڕیاری پرچەکردنی هێزەکانیان دەکەن لەلایەن واشنتنەوە کاتێکڕا دەبنە هۆی پێشڕەوی زیاتر بەرەو ڕقا. شەڕی دژی چەکدارانی ئەلشەباب لەلایەن ئامادەبوانی شاندە باڵاکانی وڵاتانەوە بوو بە سەرتۆپی کۆنفرانسەکەی نەتەوەی گرتوەکان لەبارەی سۆماڵەوە لە لەندەن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خەڵاتی 10 ملیۆن دلار تەرخان دەکات بۆ دەست بەسەرکردنی گەورە پەرپرسی بەرەی نوسرا بە ناوی ئەلجەولانی. بەرەی نوسرا باڵی هاوپەیمانی ئەلقاعیدەیە.